بنای خدای گەورە و مێهرەبان خۆشحاڵ بووم کە ئەم دەرفەتم پێدرا بۆ پێشکەشکردنی ئەم بابەتە بە سەرپەرشتی مامۆستا ئەڤین. زۆر جار مرۆڤ خۆی نرختەدا بە کێشەکانی ژیانی، ئەویش بە بیرکردنەوە بە سنوورەکانی دەربارەی ئاستەنگ و کۆسبەکانی بەردەم ژیانی کە لێرەدا دەمەوێت بە نمونێکی کردداری زیاتر بەتوانم بکەمەوە. ئەم پەردەخە ئاوەی کە لە دەستمەوەیە لەوانەیە کێشی 224 گرام بێت یا خۆش با بڵێین 334 گرام بێت. لێرەدا کێشی ئەم پەرداخە ئاوە گرنگ نییە، ئەمەیان پشت بەوە دەبەستێت کە من تا چەند دەتوانم هەڵی بگرم. ئەگەر بۆ خولەکێک هەڵی بگرم هیچ شتێک ڕوونادات، ئەگەر بۆ کاتژمێرێک هەڵی بگرم قۆڵم دەست دەکات بە ئازار، ئەگەر بۆ ڕۆژێکی تەواو هەڵی بگرم هەز بە سڕبوون و ئیفلیجبوونی قۆڵم دەکەم. باشە لێرەدا گەر بیر بکەینەوە کێشی پەرداخە ئاوەکە نەگۆڕە، بەڵام تا چەند زیاتر هەڵی بگرین کێشی پەرداخە ئاوەکە زیاتر دەبێت. فشار و نیگەرانیەکانی ژیانیش وەک ئەم پەرداخە ئاوە وایە، ئەگەر کەمێک بیریان لێ بکەینەوە هیچ کێشەیەک ڕوونادات، ئەگەر کەمێک زیاتر بیریان لێ بکەینەوە هەز بە ئازار دەکەیت، ئەگەر بە درێژایی ڕۆژ بیری لێ بکەیتەوە هەز بە ئیفلیجبوون و ماندووبوونێکی زۆر دەکەیت و توانێکردنی شتێکت نامێنێت. بۆی لێرەدا هەمیشە ئەوە دەبیر بێت کە پەرداخە ئاوەکە دابنیت. زۆر سوپاس کە ئەم دەرفەتم پێدرا و زۆر سوپاسی سەرپەرشتی کارەکەم ئەەکەم مامۆستا ئەڤین. هیوادارم سوودەکەم گەیاند بێت. زۆر سوپاس.